کاکتۆری شارەتی پێدا ئەمە ڕۆژی هەینی دێمن کۆنگرەی حزبی زەحمەشانی کوردستان لە هەولێر بەسرا. ئەو کۆنگرەیە کۆنگرەیەکی حەتەیەکی باش و بەنسبەت ئێمەوە بۆ سەرلەنوێ هەڵساندنەوە و خۆڕێخستنەوە بوو بۆ ئایندەی حزبەکە. لەو کۆنگرەیە ئەوەی کە جێی سەرنج بوو یان ئەوەی کە بەرنامەی ئێمە بوو گۆڕانکاری تێدا بکاتن کە هەمیشە حزبی زەحمەشانی کوردستان لە قۆناغەکانی پێشوودا لە کۆنگرەکانی 8 و 9دا پێش ئەم کۆنگرەیە گۆڕانکاری لە شێوەی ئیدارەدانی حزبەکەی بە پێی قۆناغەکان و بە پێی پێویستی حزبەکە گۆڕوویەتی. لەم کۆنگرەیەش لە جیاتی دەستەی سەرۆکایەتی کە پێشتر هەمان بوو هەروە ئەنجومەنی سەرکردایەتیمان هەبوو یان سەرکردایەتیمان هەبوو لە بڕی ئەوە دەستەیەکی ئەنجومەنێکی گشتیمان هەڵبژات کۆنگرەی قراری کرد. پاشان لەو چەند ڕۆژەدا لە دوای بەلاغی قتانمان بڵاو کردەوە یەکەم کۆبوونەوە ئەم ڕۆکەکەی وەتە شتان هێناوە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنەکە دەستی پێکرد ئەرچی بریتی بوو لەوەی هەڵوەستەیەک لەسەر کۆنگرە بکاتن و پاشان یەک لە ئەرکەکانی تری ئەوەیە سەرۆکی ئەنجومەنی گشتی و سکرتێری حزب و جێگرەکەی هەڵبژێرێتن لە کەشوهەوایەکی زۆر گونجاو و دیموکراسیدا برادران دەنجیاندا بەندە بە وەکو سەرۆکی یان وەکو بەرپرسی ئەنجومەنەکە هاوڕێی بەڕێزم کاک بەڵێن عەبدوڵڵا وەکو سکرتێری حزبەکە سکرتێری حزبی زەحمەشانی کوردستان هەروەها کاک سەعد خالید هاوڕێ سەعد خالید ئەویش بە جێگری سکرتێری حزب باقی هەیئەتی تەنفیزیەکەی کە تەکمیلە دەکرێت لە دوای ئەم کۆنگرەیە و دەرفەتێک کەمان بۆ بەرەخسێت مەکتەبی سیاسی و بەشێک لە دەستگاکانی ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە تەکمیلەی دەکەین و ناوی خوای لە دێنینەوەی کە بۆماندارە لە کۆنگرە لەم کۆنگرێت تا دەگەینە کۆنگرەیەکە خۆمان ساز دەدەین بۆ ئومێدەن حزبی زەحمەشانی کوردستان چۆن لە ڕابردوودا ڕۆلی هەبووە ئیمتیدادی زەحمەشان مێژووی زەحمەشان خەباتی زەحمەشان خۆشبەختانە دەڵێم لە شاخەوە دەستی پێکرد مەسیرەیەکی دوور درێژ بوو هەتا ئێرە گیانمان بەڵێن بێت بەنسبەت خەڵکی کوردستان بۆ ملەتی خۆمان زەحمەشان ئیدامە بە خەباتی خۆی دەداتن بە باشترین شێوە لە پێناو خزمەتکردنی گەل و نیشتیمانەکەی.